علي ورا 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 وليرم ورا ورا كاكا السلام عليك. باشا علي سلام لانسوني. دانش هات. علي كوي والله سالار بريمكم بريم باشن رازني خير لقى الشنيار سالار جان نازام شنيار چی پێگوتی و چی لۆ باس کردی بەس حەزم لێ قچەک لە برای خۆت ڕاگری ئەوجا بە خۆت قەرار بدەی. جملته وڵی سالار نازانم چت لۆ باس کەم کاکە سالار شنیار زۆر لەگەر من گۆڕایە نە ئاگای لەم نە نەدوو قسەی خۆشم لەگەر دەکا وڵی نشیوەکی حازر دەکا بڕوات هەبی جارێک لە مارێ بەدەم پێ ناکەنی دێمەوە لە ئیشێ ئێستا لارەت بۆ خۆداگات لێە مخیندم تەواو نەکرد ئیدی قسمەتەکەی من وابوو کاکە عملایەتی دەکەم لە بەیانیەوە دەڕۆمە تا 12 یەکینی و ڕۆیە دێمەوە بڕواتە بی شنیار هەر نایلی بێ مەزوورێ لە مارە هەر دەرم دەکات دەرێت و بۆ پیسپۆخریە چیاتێ و چ بکەم خۆ ناچم دزی بکەم کاکە ئیدی کە سابەتەکەمەوەە لەسەر هەموو شتی شەوە یعنی نازانم لۆوا گۆڕایە هیچ هەستە چلۆ من نەما هەرچ دەکەم وەڵڵاهی نەمێشتە لە هیچی کەم بی بە قورئان جل و بەرگە دایم لۆم کڕیە وەڵڵاهی ئەلحەمدولیلا خواردنەکەی دەی خۆین پارەیە وەڵڵاهی بێ پارە نییە نەمهێشتێ لە هیچی کەم بی. باشا علي شنيار لخورا ودكا نازانم والله نازانم تمشامك علي اتو خيانة اللي كردي وايا باشا علي هو داما أنا شنيار خيانتي لتو كرد هل ويستو كو دبي لو جواب نادا يوا جواب ندو سالار جانم باش لە مەقسەدی تو تێدەگەم دەزانم مەقسەد چی قسەکەت ڕاستە تەواو بەس ئەو مۆزوعە ئەوە یەک ساری بەسەردا ڕۆیشتێ ئەم نەک سارە دەست و پێی ماز دەکەم دەرم کاکە وازنە و مۆزوعی بینە کاکە بە ئەمەژیانە چنە دەست پێ بکەینەوە یەکورە سالار جان بڕواتە بی بەخۆی خیانەتم لێ نەکردیە خیانەتەکەت چ بوو وایە خیانەتە بەس قسەم لەگەری کرد بوو نەچوو بوومە دەرێ نە هیچی زڕووی نەدابوو ئیدی لەناو موبایلم دیتی و ئەوها یەک سارە من لەسەر ئەو مۆزوعی وا ژانم تێکچووە ئەوە بمارم تێکچووە نازانم چی لێ بکەم چەند جار داوای لێ بردم لەگەر گوتم شنیار کاکە پەڕەچ نوێ هەردێنەوە کاکە چت دەوێت لۆت دەکەم بە هیچ نایەتە ڕایە وەڵڵاهی وەم لە هاتێ ڕاست خۆم بکوژم لە تاوە گوناحەی کردیتم کاکە سالار جان تو بە خۆت دەزانی پیاوی پیا و ئەگەری غەڵەتکردنی گەلک زۆرە یعنی بەدەست خۆت نییە بەس خوا غەڵەت ناکە ئەمن ئێستا پەشیمانم وعدم دایتێ کەشتیوان ناکەمەوە بەخۆی علي بخود دزاني شنيار خوشتي خوما خود دزاني خيزانتا يعني غير خيانتي لي بكي بيت وايا نازم تبي والله بي كوبيتن يعني واه ها قسەتە ام نستا تلفون شي لبو شنياري دكم قصي لقل دكم اقر ليت خوش بو ودا قريتو مالي هرچند كلش زوز الرقم ولا قصي لقل دكم هول ددم والله من ممنونتم سالار جانە منە تو بە برا گەورەی خۆم دەزانم یعنی کەس نییە هانای لۆ بەمە تو نەبی الو باشا شنيار علي ولا لاي من دانشتيا زوزر بشيمانا شنيار جد برا قوري خود بقرا خواي قورا بقوري خوي لعبدي خوي خوش دبي دا اوزارتو لي بردبا باشا باش جيلم بقرا باش جيلم بقرا تيجيشتم طال باشا بابي مو باش علي
بەخۆ دەزانی شنیار زۆ زەحمەتە لێ گەڕێ باتە ڕۆژێک لە ماڵی مەبی بە خۆشم دووبارە قسەی لەگەڵ دەکەمەوە باشە؟ سالاژلان دەست بینە والله کاکەم وعدت دەدەمێ بەس ئەو جارە شتێکم لە بۆ بکە بە قورئان جارێک کە غەڵەتی وا ناکەمەوە قسەی لەگەڵ دەکەم باشە؟ مەمنون تۆ چاوەڕێی تومە باشە؟ باش